هەر لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی سەرکەوتنی جو بایدن بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا شیکەرەوە نیگەرانیەکانی خۆیانیان نەشاردەوە کە دەشێت جو بایدن لە 4 ساڵی داهاتوودا سیاسەتەکانی خۆی بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران بگۆڕێ. کاربەدەستانی ئێستەی ئەمریکا ئاگاهی دەدەن بە بەڕێوەبەرایەتیەکەی بایدن. پێم وایە هەل لە بنەڕەتەوە ئەوە ئاراستەیەکی هەڵەیە. تۆ پرسیارت کرد سەبارەت بەوەی چ ئامۆژگاریەکەم هەیە بۆ بەڕێوەبەرایەتی داهاتووی ئەمریکا. بەڕێوەبەرایەتی داهاتوو بەشی خۆی زیرەکە و ڕێی خۆی لەمەدا دەدۆزێتەوە. ئەوەی دەمەوێت بە جیهانی بڵێم ئەمەیە. ئەوە ئاراستەیەکی ڕاز نییە ڕێگە بدرێت ئێران چەک بکڕێت و بفرۆشێت. ئاراستەیەکی ڕاز نییە ڕێگە بدرێت بە ئێران جارێکی تر دەستی ڕابگات بە تەکنۆلۆژیای ڕۆژاوا و سەرمایەی ڕۆژاوادا. ئەمانە ئەو شتانن کە ئێمە بینیومان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناسەخەمگیر دەکەن. ڕۆژێکی ئاڵۆز هەتا ئێستەشی لەگەڵدا بێ لە ئارادا لە نێوان واشنگتن و تاراندا بە تایبەتیش لە سنوورە ئاویەکاندا. We have achieved an uneasy deterrence. ئێمە گەیشتینە دوورە پەرێزکردنی ئێران کە ئاسان نەبوو ترسی لای ئێرانیش دروست کرد. خۆرسایی ئەو جۆرە دوورە پەرێزخستنەش دەگەڕێتەوە بۆ ڕووداوە جیهانیەکان و ڕووداوەکانی تریش. بەڵام من جم و جوڵەکانی ئێرانم لە دەریادا وەها دەبینی کە بە ئاگاهیەوەن و ئەوەشیان بەهێن وەرگرت بوو کە هەڵسەنگاندنی هەڵەن نەکەن تا ڕەوشەکە لە دەریادا ئاڵۆزتر نەبێت. چاودێر ئاماژە بەوە دەکەن کە کۆماری ئیسلامی ئێران سوودێکی زۆری لە کات بینیوە و هەروەها هیواکانی خۆشی لەسەر بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا هەڵچنیوە. کەسی داهاتوو لە کۆشکی سپی دەتوانێت پارچە کاغەزێکی جوان بێنێت تیادا بنووسێت ئەمریکا دەگەڕێتەوە بۆ ڕێکەوتنە ناوەکیەکە و واژۆ بکرێت. واژۆکردن گرنگە. ئەوجا ئێمەش دەگەڕێنەوە بۆ ئەو شوێنەی لێبووین. شتەکە زۆر ئاسانە و دەست بەجێش دەکرێت. لە ماوەی چەندان هەفتەی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران وابەستەییەکانی خۆی بە ڕێکەوتنەکان هەروەها بە پەیماننامەکانیشەوە چەند بارە کردوێتەوە. ئێمە بە هەمان شێوەی پێشوو ئێستاژ وابەستەین بە پەیماننامەی بڵاوبوونەوەی چەکەوە تا ئەو جێی هیچ شتێکی گەورە ڕوونەدات یان تا ئەو شوێنەی پێشێلکاریەکی گەورە بەدی نەکەین یان هەڵەیەکی ئستراتژی لەلایەکی ترەوە نەبینین. ئەوە ئێمە بەردەوام دەبین لە هاوکاریکردنی دەستگای نێونەتەوەی وزەی ناوەکی. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. تەوەری بەرنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتن تەرخان دەکەین بۆ کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ سیاسەتی نوێی بەڕێوەبەرایەتی ئەمریکادا لە 4 ساڵی داهاتوودا. بۆ ئەو مەبەستەش میوانداری شیکەرەوەی سیاسی هێرش پاڵانی دەکەین لە کەنەداوە. کاک هێرش سەرەتا زۆر سوپاست دەکەم بۆ ئامادەبوونت. دەست بەجێش دەچمە پرسیاری یەکەمم. پێت وایە جو بایدن لە 4 ساڵی داهاتوودا ئەو سیاسەتانی کە پێشتر بەرامبەر بە کۆماری ئیسلامی هەبوون لەسەر وەختی بەڕێوەبەرایەتی سەرۆک ترامپدا گۆڕانێکی ئەوەندە بنەڕەتی بەسەردا بێنێ کە بڵین دەبنە جێی نیگەرانی؟ زۆر سپاس کاک بڵێن بۆ میوانداریتان. لە پەیوەندی لەگەڵ پرسیارەکەتدا دیارە هێشتا سیاسەتەکانی ئیدارەی کە دادێ زۆر ڕوون نییە، بەڵام زۆربەی هەرە زۆری ڕوانینەکان لە ئەو بەحسانەی کە لە سەردەمی هەڵبژاردندا کراون و بە ڕابردوویەکیش کە جو بایدن هەی بووە لە ئیدارەی پێشووتری ئەمریکادا زۆر لەسەر ئەو باوەڕەن کە ڕەنگە زۆرتری سیاسەتەکانی ڕخنەگرتن و نیگەرانیەکانی وەک ترامپ نیگەران بێ هەرەمهان ڕخنەی هەبێ هەرەمان گلەیی هەبن و بەڵام بە شێوەی ئۆباما بێوێ ئەگەر ئێران بەو شێوە کە ئەم چاوەڕوانی هەیە جواب بداتەوە بە شێوەی ئۆباما کێشەکە هەلکا بە مانایەکی دەیەوێت بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنە ئۆتۆمیەکە، بەڵام بە شێوەیەک نیگەرانیەکانی کە ئێستا وجودیان هەیە کە لە دەخەڵەتەکانی ئێران لە منتەقەدا ئیزافەی ڕۆژە موشکیەکەی ئێران ئەوانەش هەلکا چون زۆر وارێ دەچێ ئەو ئیدارەیە زۆر ئەولەویەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابێت. هەوڵ دەدا مدیریەتی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیە بکە کە دەراویشتەکانی زۆر کێشە لە ئاستی گشتی تردا بۆ ئەمریکا ساز نەکاوە بۆ هاوپەیمانانی ساز نەکا، بەڵام کێشە گەورەکانی ئەمریکا و ئەولەویەتەکانی بەتایبەت بۆم ئیدارەیە لە هەموو ئەو بەحسانی هەتاکو ئێستا دەیبینین ئەوە دەبێت کە کێشەکان لە جێگەی دیکە دەبن و ئەولەویەتەکان لە جێگەی دیکە دەبن.
ئەگەر وەکو گریمانەیەک ئێمە تەماشای بکەین بڵێن بڵێ سیاسەتەکانی خۆی بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران دەگۆڕێت چ شتێک هەیە ڕەوایی بدا بە گۆڕانکاری لەو سیاسەتانەدا؟ هەر ئەوەندەی کە هاوپەیمانەکانی لە ناوچەکە و بەتایبەت بۆ خۆشی سەرۆکی هەڵبژێردرا بۆ خۆشی شاری پێکردووە کە قۆناغی ئێستا لەگەڵ قۆناغی ڕێکەوتنەکانی ساڵی 2015 زۆر جیاوازە و لەلایەکی دیکەشەوە ئەو هەلهاویشتنەی ئێران لە ناوچەکەدا ئەو کێشانەی کە دروستی کردن و ئەمریکا مەجبور بوو لە زمانی سەرۆک ترامپدا زۆر لەگەڵیان بوو بەڕووبێتەوە خودی ئەو کێشانە ئەو ڕەوایەتێ دەدەن و ئەو ئەرکە بۆ ئیدارەی ئێستا دروست دەکەن کە ئەو ئیدارەیە خۆی بگرێنێتە مەسەلەکە ڕێک زۆرتر و هەوڵ بدا بەرەولای ئەوە بچێکە کێشەکان بە شێوەیەک حەلکە بۆ گەرزم کردی بەو شێوەی کە ڕابردوو و دەرفەتەی پێداونەوە و ئیرس و میراتە کە هەیە لە حەلی کێشەکەسا لە ساڵی 2015 و ڕێکەوتنەی بەرجام کەمە پێی دەڵێن زۆرتر بەرجام ئەو ڕێکەوتنای لێکەوتەوە بە شێوەیەک پێیان وابوو پرۆژەکەی ئێرانیان بەو شێوە بە پرۆژە ئۆتۆمیەکان کۆنتڕۆڵ کردووە بۆیە زۆرتر وابێت دەچێت خودی کێشەکان چاوەڕوانیەکانی مەنتەقا و چاوەڕوانیەکانی ئوروپاش لە ئەمریکا وا بخوازن کە ئەمریکا جارێکی دیکە بەرەو ئەو ڕوانینە بچوە گەرچی زۆرترەکەی هەوڵەکەی داراوە دەبێت کە پەنا بۆ دیپلۆماسی بابەر لە هەموو ئاستێکدا بۆ حەلکردن جا دیپلۆماسی هەر بەو معنایە نیە کە ڕزایەت دەدا بە زۆرێک لەو شتانە و دەگەڕێتەوە بە بەرجام بە هیچ شەرت و شرووتێک دیپلۆماسی بەو معنایە کە ئەو ئیرسە لە فشار کە ترامپ بەجێ هێشتووە لەسەر ئێران ئەو ئیرسە دامەدا بۆی بگاتە ڕێکەوتنێکی گشتگیرتر هەم کێشەکانی کەم کاتەوە لە منتەقەدا هەم نارەکانی ئێران و دۆستەکانی خۆی ڕازیکە. باشە بەڕای جەنابەت کاگهێرش سیاسەتی دەرەوەیی ئەمریکا دەتوانێت دەستبەرداری ئەو جۆرە دیپلۆماسیەتە بێ کە پێی دەگوترێ دیپلۆماسیەتی خۆپاراستن و بەرەنگاربوونەوە بە تایبەتیش لە پەیوەندی بە کۆماری ئیسلامی ئێرانەوە؟ ئەو پرسیارەی جەنابەت زۆر لە جێی خۆیدایە. من پێم وایە یەکێک لەو شتانی لە دوای شەڕی تەوابوونی شەڕی سارد لە دوای ساڵێکی 90ەوە بەڕۆخیانی بلۆکی سۆسیالیستی کەمتر باسی لێکراوە و زۆرتری دەبینین ئەوەیە کە لە دوای شەڕی ساردەوە تاکو ئێستا ئیدارەکانی ئەمریکا گراند استراتیژیان نەبووە بە مانایەکی ئەوەی کە بۆ خۆت فەرمووت استراتیژی کەنتەینمنت یا هەوسارکردن بە شێوەیەکی کە بە شێوەی جۆرا و جۆر بەردەوام بەکاریان بردووە لە دوای لە دەورانی شەڕی ساردا ئەم ئیدارانە لەبەر ئەوەی نەیانتوانیوە دژمنەکەیان لە ئاستی خەتەری گشتی وەک زمانی سۆڤێتدا تعریف بکەن بۆی نەیانتوانین استراتیژی یا گراند استراتیژیەکی زۆر ڕوون تعریف بکەن بەڵام هەموو ئەو سیاسەتانەی هەتاکو ئێستا ئیدارەکان خەبەریان گرتووە زۆرتر تەسیری لە ئەو سیاسەتی مەهار یا کەنتەینمنت وەرگرتووە و ئەم ئیدارەیە ئێستا زۆرتر ڕوانینەکانی هەر لەو چوارچێوەدایە گەرچی ئەوان پێیان وایە ئەو استراتیژیە کە کاتی خۆی کەینان مەترەحی کرد لە مەوردی یەکێتی سۆڤێت داوە بۆ چوونەکەی ئەوە بوو دەبێت ئەوەندە کوشاری بۆ دروست بکرێ هەتا زەمانێ یەکێتی سۆڤێت بڕوخێ ئەمان زۆرتر پێیان وایە کەنتەینمنت دەبێت بەو معنایە بەکار ببرێ مەهار بەو معنایە بەکار ببرێ دژمنەکانیان ئەوەندە فشار بۆ بێرن نارەکانیان ئەوەندە فشار بۆ بێرن لە ئاستی دیپلۆماسی و نظامیدا کە چۆک بدەن و شەرت و شروتەکانی ئەمریکا بەو شێوەی کە قبولکەن و غایەتی ئەو سیاسەتە و ئامانجی ئەو سیاسەتە زۆرتر بە قەوڵی خۆیانەوە دەبێت کە ئەو وڵاتانە بەبێ ڕووخان بگەڕێنەوە بۆ پایبەندی بە سیاسەتی نێودەوڵەتی و بە دەوڵەتێکی ئاسایی لە چوارچێوەی یاسا و ڕەسا نێودەوڵەتیەکاندا ڕەفتار بکە هەر لە خودی بەرجامیشدا ئەو ڕێکەوتنەی کە کردیان لەگەڵ ئێرانیشدا لەگەڵ ئەوەی کە ئامانجەکەی بە شێوەیەک وا دیار بوو کە دەیانویست پرۆژە ئۆتۆمیەکە کۆنتڕۆڵ بکەن بەڵام غایەتە ئەسڵەکەی ئەوە بوو وەک ئەرزم کردی ئێران وەک وڵاتێکی ئاسایی بگەڕێنەوە نێو کۆمەلگای نێودەوڵەتی و پایبەندی کرد کەنەما کاگەرژەرۆکو لە پێشکی بەرنامەکەشدا ئاماژەم پێکرد ئێران هیوایکی زۆری لەسەر گۆڕانکاری لە ئەمریکادا هەڵچنی بوو بە تایبەتی ینی زۆر پشتێکی گەورەی بەستووە بەوەی کە بایدن بێتە کۆشکی سپی و چاوەڕوانی ئەوەیە کە سیاسەتی ئەمریکاش بگۆڕێ بەرامبەری بەڵام پرسیارە گەورەکە لەوەدایە ئایا هاتنی بایدن وا دەکا کۆماری ئیسلامی ئێران بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن؟
ئێستا دوو دەنگی جیاواز لە ئێراندا دەبیستین بەتابەت ئەو ڕۆحانی کە قسەی دەکرد و خامنەیش قسەی کردووە هەردووکیان تقریبا یەکشت دەڵێن بەڵام ڕۆحانی لەو بۆنەیەدا کتوویەتی زۆر ڕخنە هەتا لە نێوخۆی وڵاتەوە دەگیرێت لەوەی کە ئێمە زۆر خۆشحاڵین بە هاتنی ئیدارەی بایدن دەڵێوانیە و ئێمە زۆر پشتمان پێ نەبەستووە بەڵام زۆر خۆشحاڵین بەوەی کە ترامپ دەچێت خامنەیش لە بۆنەیەکدا لە پەیوەندی لەگەڵ بنەماڵەی قاسم سلەمانی لەگەڵ ئەوان دانیشتووە لەو بۆنەیەدا وای کتوویەتی نابێ پێمان وابێ ئەو ئیدارەی کە دێ بە شێوەیەک وای نابێ ئەو ئیدارەی کە دێ پێمان وابێ کە سیاسەتی زۆر فەرقی دەبێت لەگەڵ ئەوانی دیکە ئەوەش هەروەک ئەوی دیکەیە ئەمە دوو دەنگی تقریبا لە زاهردا جیاوازە بەڵام ئامانجەکەی بە قەوڵی خۆیان هەر یەکە و یەک پێیان وایە ئەمریکا قابلی ئەعتماد نییە دوو پێیان وایە بەو مقاومەتەی وەک بۆ خۆت فەرموود کردویانە دەتوانن بگەنە ئەو ئامانجەی کە ئەو هەیمەنە منتەقەیان لێ قبول کرێ بەڵام هەمان کاتدا بە شێوەیە کوشارەکە ئابووری و دیپلۆماسی و نظامیەکانیان لەسەر کەم کرێتەوە ئەو چاوەڕوانیانیان پێشتر هەبوو بۆیە نیان دەویست کە بێنە سەر مێزی مزاکرە دانیشن و بێن و بە شێوەیەک ڕێکەوتنەکە پێداچوونەوەی بکرێ وەک ترامپ داوای دەکرد بەڵام لە نەهایەتدا من پێم وایە ئەگەر ئەو ئیدارەیە ئەو شەرت و شروتانەی کە بۆ خۆی ئێستا دایناوە بۆ ڕێکەوتنێکی تازەتر واوەتر لە بەرجام یعنی بەرجام بەشێکی بێ و پتر لە بەرجام کە نیگەرانیەکانی منتەقەیشی تێدا ڕەفع کرێوە لەلایەکی دیکەشەوە ئەو تاریخانەی کە ئیجازە دەدا لە بەرجامدا جارێکی دیکە ئێران بگەڕێتەوە بۆ پرۆژە ئۆتۆمەکەی ئەگەر ئەوانە ئێران ئیجازە بدا حەلیکە ئێرانیەکان لە قۆناغی ئەوەڵدا چاوەڕوانی ئەوە هەن کە بزانن امتیازێک وەردەگرن شتێکیان دەدرێت پێش ئەوەی ئەو داوایانە لێ بکرێ ئەوەی کە ڕۆحانیە و ئەوەی کە ئاعتدالیەکانن چاوەڕوانیان هەیە ئەگەر بگەنە جێگەیەکی لەو بابەتە لە درێژخایەندا جوابی ئەو پرسیارانەش بدەنەوە بەڵام ئەوەی کە جناحی خودی خامنەیە پێی وایە هەر پاشەکشەکردنێک لەو بوارەدا تووشی کێشەی زۆرتریان دەکرێت بۆی ئەوە دەبێت زۆرتر چاوەڕوان بکەین بۆ قۆناغەی کە بواردی مزاکرە بن و بزانین ئوروپایەکان بەتایبەت ئوروپایەکان پێشدەستێک حتمەن دەکەن لەو بارەوە بۆ ئەوەی ڕێگایەک ببینەوە جارێکی دیکە بگەڕنەوە سەر مێزی مزاکرە لەگەڵ یەکتریجا ئەوە بۆ معنایە دەبێت کە ئامریکایەکان بە شێوەیەک قسمەتێک لە فشارەکان کەم دەکەنەوە بۆی ئێران باوەڕ بکات و بگەڕێتەوە سەر مێزی مزاکرە یان نەخێر ئەوان لەو ئرسەی ترامپ و ئەو فشارانەی ترامپ هەڵ وەردەگرن بۆی ئێران بە شێوەیەک بە زۆر بگەڕێنەوە سەر مێز و مەجبوری کەن بگەڕێنەوە ئەو وەختە شەرت و شروطەکانی زۆرتر لەسەر ساکە ئەلبەتە یەکێک لە نیگەرانیەکانی شیکەرەوە بەتایبەتی لێرە لە واشنگتن سەبارەت بەم دۆسەیە وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا لە ناوچەکەدا من دەگەڕێمەوە لای جەنابەت کاک هێرش هەتا ئێستاشی لەگەڵا بێ هاوپەیمانانی ئەمریکا بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نیگەرانیەکی زۆریان هەیە سەبارەت بەوەی کە ئێران بەردەوامە لە کردە شەڕانگێزیەکانی خۆیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و سەرچاوەی سەرەکی ناسەقامگیری و ناجێگیری باری ئاسایشیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. As long as Iran continues to subjugate and threaten its neighbors, as long as کاتی ئێران بەردەوام بێت لە شەڕەنگیزی و هەڕەشەکردن لە دراوسیەکانی و بەردەوام بێت لە داواکانی بۆ نەمانی ئیسرائیل و بەردەوامیش بێت لە دابینکردنی دارایی و کەرەستە و کەلوپەل بۆ ڕێکخراوە تەرۆریستیەکان لە سەرانسەری ناوچەکەدا تاو کاتەی ئێران بەردەوام بێت لە هەوڵە مەترسیدارەکانی بۆ بەدەستێنانی چەکی ناوەکی ئیتر نابێت بگەڕینەوە بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ئێراندا پێویستە هەموو یەکگرتوو بین بۆ ڕاگررتنی ئەم هەڕەشە و مەترسیە سەرەکیە لەسەر ئاشتی جیهان چونکە کۆماری ئیسلامی ئێران بووەتە شەقاوەی ناوچەکە ئەگەر چاودێری نەکرێت ئەوە ئێران سبێ خۆی پڕچەک دەکات بە موشکی باڵستیکی کە دەتوانێت ئەوروپا و ئەمریکاش بە ئامانج بگرێت و دەژبێتە کەڵەگا بەسەر جیهانەوە و هەموو لایەکیش دەخاتە مەترسیەوە دەبێت ڕێ لەو مەترسیە بگیرێت و دەشوانرێت ڕێ لێ بگیرێت. بەلای عەرەبستانی سعودیەشەوە کە هاوپەیمانێکی استراتیژی ئەمریکایە لە ناوچەکەدا وادی ناڕوانرێ ئەوڕۆگۆڕی دەسەڵات لە واشنگتن ببێتە مایەی گۆڕینی سیاسەتی ئەمریکا بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران.
we don't see any indications that there is any threat to regional security during the transitional period. ئێمە هیچ ئاماژەیەک بۆ هەڕەشە و مەترسی نابینین بۆ سەر ئاسایشی ناوچەکە. دڵنیام لەوەی بەڕێوەبەرایەتەکەی بایدن ئەو سیاسەت و ڕێبازانەی دەبێت کە لە بەرژەوەندی سەقامگیری ناوچەکەدان. هەرکە بەڕێوەبەرایەتەکەشی دەست بەکار بوو ئەوە دڵنیام لەوێ وتوێژی و قوڵ دەکەین سەبارەت بەوەی باشترین ڕێگەکان چین لە پەیوەندی بە ئێران و بە ئارامی ئەم ناوچەیەوە. بەڵام هاوپەیمانی ئەمریکاش هەن لە ناوچەکەدا کە سیاسەتی پێکەوە ژیان لەگەڵ ئێراندا بە سیاسەتێکی گونجاو دەزانن بەبێ گوێدانە پاوەندخوازیەکانی کۆماری ئیسلامی ئێران. At the end of the day, we believe that and we encourage the US to engage. بەگشتی وەک بەرەنجامێک ئێمە هانی ئەمریکا دەدەین تا لەگەڵ ئێراندا بگەنە ڕێککەوتنێک و سەقامگیری بێتەوە بۆ ناوچەکە. هەروەها داواش لە ئەمریکا دەکەم لە وتوێژەکانیدا لەگەڵ تاراندا ئەنجومەنی هاریکاری کەنداویش بەهێند وەربگرێت تا نیگەرانیەکانی هەردوو لا بڕەوێنەوە. ئێمە هەر دراوسین و ناشتوانین جۆگرافیا بگۆڕین لەبەر ئەوە پێویستە پێکەوە بژین و ئامانجی هاوبەشمان هەبێت و هەنگاوی بەرەو پێش بنین لە پێناو گەلەکانماندا. جا چۆنێک بێ بۆ کۆماری ئیسلامی ئێران بوونی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و بەتایبەتی لە ئاوی کەنداودا سەرچاوەی نیگەرانیەشی زۆرە و وەکو ئێرانیەکان دەڵێن ئەمریکا هۆکاری کێشەکانە. منبع اصلی ناآرامی همین رفتار جنگجویانه سەرچاوەی سەرەکی نەئارامی بوونی هێزەکانی ئەمریکای لە کەنداوی فارسدا. لەو بڕواایەداین پەیامەکەمان ڕوون و ئاشکرا بووە لە هەموو لایەکەوە. خۆشحاڵین لایەنەکەی تر پەیامەکەی پێگەیشتووە و ڕەفتارەکانی خۆی زیاتر بە وریاییەوە دەکات. کاگێرش دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت. ئەڵبەتە وەکو دەزانین ینی هەم ئیسرائیل هەم وڵاتانی عەرەبی سوننە لە ناوچەی کەنداودا هاوپەیمانی استراتیژی ئەمریکان وە گرنگی تایبەتی خۆشکان هەیە بۆ ئەمریکا. بەڕای جەنابێت بەڕێوەبەرایەتی بایدن پشت دەکاتە ئەم وڵاتە هاوپەیمانە استراتیژە گرنگانە لە ناوچەکەدا لە پێناوی ئێراندا. کاک بەڵێن ئەم ڕوانینەی کە لە دوای شەڕی داگیرکردنی عێراقەوە دەستی پێکرد هەر لە زمانی دەوری دوی بوشیشدا ئەم بۆچوونەی کە لە دوای کە شەڕەکە تەواو دەبێ و ئەو بە شێوەیەکی ئیدارەی ئەمریکای گەیشت بۆ قەناعەتەی کە دیموکراتیزەکردنی ڕۆژهەڵاتی نێوەڕاست پرۆژەیەکی هەڵەیە و ناتوانن ئەو کارە بەو شێوەیە ئیدامە بدەن. بە هاتنی ئۆباما و ئەو هەوڵەی بۆەوەی کە هێزەکانی ئەمریکا لە ناوچە بکشێنەوە بەڵام کێشەکانی ئەلقاعیدە و کێشەکانی دواتری داعشی بەسەرداهات و نیان هێڵا پرۆژەکە بە یانی کشانەوە کە بە تەواوەتی تەواو بێ. بەردەوام هەوڵی ئامریکایەکان ئەوە بووە کە لەو ماوەدا هەم لە ئەفغانستان هەم لە عێراق هەم لە لیبی و بە شێوە گشتەکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەوڵیان داوە کە کەمتر خۆیان و هێزەکانیان دەرگیرکەن و بە قەوڵی خۆیان بتێنی هێزیان لەسەر عەرز هەبێ بەڵکو زۆرتر نفوذ و تەسیری دیپلۆماسییان هەبێ. ئەم هەوڵەی کە بەردەوامیشتیانە بکشێنەوە ئەم هەوڵە بە شێوەیەک وا تەرجمە کراوە هەم لەلایەن نەیارانی ئەمریکاوە وەک زری هێزەکان هەم چین و رووسیا و هەم نەیارانی وەک ئێرانیش وا حسێب کراوە کە کشانەوەی ئەمریکایە لە ناوچەکە. بەتایبەتی تریشکە دەڵێن ئەمریکای پێویستی بە وزەی ناوچەکەش نییە بۆ خۆی بەرهەمهێنەرێکی گەورەیە بێزافێ ئەوە ئاڵوگۆڕەکان کە لە بەکاربردننی وزەدا هاتووەتە کار وە جەهەتە اقتصادیەکانی کە ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەمتر خێری ماوەتەوە بۆ ئەمریکا بۆیە ئەمریکا کەمتر خۆی دەرگیر دەکات. ئەمە بۆچوونێکە کە بەردەوام بەم شێوە وجودی هەبوو. ئەمە نیگەرانی بەر پەیتاپەیتای لە لای دۆستە قەدیمەکانی ئەمریکا و دۆستەکانی ئەستەشی دروست کردو. بۆیە دەبینین بەتایبەت وڵاتانی عەرەبی لەو ماوەدا حتا بۆ چەک و چۆڵەکانیان بۆ نوێسازی نوێژەنکردنەوەی ئابووریان و تێکنۆلۆژیان زۆرتر پەنایان بۆ چین و بۆ رووسیا بردووە لەلایەکەوە بۆەوەی کوشار بۆ ئەمریکا بێنن بڵێن لای دیکەش هەیە بۆ لایەک چین لەلایەکی دیکەشەوە بۆەوەی قەرەبووی ئەو پێویستیانەی کە دەیانەوێت هەیان بێوە لە نەبوونی ئەمریکادا دەیانەوێت هەیان بێ کردویانە. بەڵام وەک ئەرزم کردی ئەم نیگەرانی لە ئەساسەوە وجودی هەیە و ئێستاش قسەکە ئەوەیە بەهۆی ئەوەی کە جهەتی سیاسەتی ئەمریکا بەتایبەت لە دوای ئۆباماوە ئەو ئاڵوگۆڕی بۆ لا هاتووە و چین بە خەتەری ئەسڵی دەزانێ
و ئاسیا کێشەکانی زۆرتر لە ئاسیا لەم بەری دەبینێ بۆیە زۆر نیگەرانیەکان ئەوەیە کە بەجێی بێڵێ و بەڵام ئەو ڕێکەوتنانەی کە لەو دوایەدا دیمان لە بینی عەرەبەکان و ئیسرائیلەکانە و ئەو پرۆسەی ئاسایی سازیە کە دەکرێت زۆر چاوەڕوانەکان ئەوەیە کە ئەم ڕوانینە استراتیژیەکی لێ بکەوێتەوە استراتیژیەکەش ئەوەیە کە وڵاتانی عەرەب و ئیسرائیل پێکەوە وەک بلۆکێک لە مەنتەقەدا بۆ ڕێگیرکردن لە ئێران و نەیارەکانی غەرب بتوانن پێک بێن و ئەمە لە داهاتوە جێی ئامریکا بە مانا نظامیەکەی و بە معنا دەرگیربوونەکەی پڕکاتەوە بەڵام بە شێوەیەک بەشێک بن لە جبهەی غەرب لە ئاستی جەهانیدا لە بەرابەری نەیارانی غەربەوە هەم رووسیا هەم چین و لەلایەکی دیکەشەوە بۆ خۆیان بتوانن بە پشتیوانیکردنی ئامریکا لەباری چەک و چۆڵ و لەباری ئاموزشی نظامیەوە و پشتیوانەی ماڵیەوە بتوانن بە شێوەیەک جێی ئامریکا لە ناوچەکەدا پڕکەنەوە کە پەسکەوایە بە شێوەیەک کێشەکانی ناوچەکە لە جێی خۆینی ڕوبەڕووبوونەوەکان لە جێی خۆینی هەتا ئەگەر ئامریکاش لەوێ نەبێت بوونی سێزل هێز کە یا چاوەڕوانی سێزل هێز هەم بە مێژووی ئیمپراتۆریەوە وەک تورکەکان هەم ئێران و هەم عەرەبەکان و بە شێوەیەک ئیسرائیل لەگەڵ ئەوان پێک بێت ئەم کێشە بەردەوام و ئەم پێکدادەنە بەردەوام دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام بۆ حفزکردنی دۆستەکانی ئەمریکایەکان ئەم ڕێگەیانە گرتووەتە بەر و من پێم وایە ئەم ئیدارەیەش ئەم استراتیژی و ڕوانینە ئیدامە دەدا کە ئەم بلۆکەی کە لەسەر پێی خۆی ڕاوەستێت وەجێ ئەمریکا پڕکاتەوە ئیدامە دەدا و بە سەرکەوتنی دەزانێت لە زۆربەی هەرە زۆرێ و بەرپرسانەی هەتاکو ئێستا معرەفی کراون لە داهاتوودا لە سیاسەتی خارجیدا بۆ ئیدارەی ئێستا کار بکەن ئەم ڕوانینە جێکەوتووە کاگەرش زۆر جاریانی جۆمان لە دۆسی پێکەوە ژیانێکی ئاشتیانە دەبێت بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەکو لە لێدوانەکانی وەزیری دەرەوەی قەتەریشدا جۆمان لێبوو قەتەر یەکێکە لە وڵاتانەی کە داوای ئەو پێکەوە ژیانە ئاشتیانە دەکا دەڵێت جوگرافیا ناگۆڕێ بە هیچ شێوەیەک ئەمە دۆسیەکی گرنگە بەڵام هەتا ئێستاشی لەگەڵدا بێ ئێران نەیتوانیوە متمانەیەک بدا بەوەی کە کار بۆ سەقامگیری لە ناوچەکەدا دەکا کار بۆ جێگیری و ئارامی و هەم سیاسی هەم لەشکری و هەم لە ڕەهەندەکانی تریشەوە دەکا بۆ ئێران ناتوانێت و متمانەیە بدا بۆ ئێران سێ حاڵەتی بەنسبەت ئەو وەزیەتە هەیە یعنی لە پەیوەندی لەگەڵ پێکەوە ژیان لە ناوچەکەدا هەیە ئەم ڕێگەی تاقی کردوێتەوە ئەگەر نەگەڕێنەوە زۆر بۆ مێژووی کۆن مەبەستم ئەوەیە نەگەڕێنەوە بۆ دەورانی شای پێشوو هەر لە زمانی ئەم حکوومەتەدا بێجگا لە شەڕی ئێران و عێراق و بە شێوەیەک ئەو شەڕە بە شەڕێک ناو دەبرا لە سەرەتاکەیەوە شەڕی دنیای عەرەب و دژی ئێران یا ئێران دژی دنیای عەرەب لە دەورانی جۆراوجۆر لە پاش هاتنەوەی ڕەفسەنجانیدا هەوڵدرا ئەم پێکەوە ژیانە بە شێوەیەک لە مەنتەقەدا جێگیر کرێوە سعودیەکان بە تایبەت خەلیجەکان زۆریان پێشوازیش کرد لە زمانی خاتەمیشدا هەر ئەم ڕەوتە درێژەی هەبوو بەڵام بە حکمی سێ ئەسڵ ئێرانەکان ناتوانن ئەم ڕەوتە ئیدامە بدەن و لە مەنتەقەدا تاقی کراوەتەوە بۆیە بێعتمادی لێکەوتووە ڕەوتی ئەوەڵی ئەوەیەکە وەک ئەرزم کردی مێژوویەکی دوور و درێژ لە تەخاسم و شەڕ لە بینی عەرەبەکان و ئێرانیەکاندا هەیە بۆ زۆر جار لە ڕووی ناسیۆنالیستیەوە هەنا بۆم ڕوانینە دەبن و ئەم ڕوانینە زاڵ دەبێت ئێستا زاڵە پێشتریش زاڵ بووە ئەمە یەک دوو کێشەی جیاوازی ئولی یا مەزهەبی هەیە لە بینی ئەم دوولایەنەدا هەردوو لایەن لە بۆعدی استراتیژی چاوی لێ دەکەن بۆ پاراستنی توانایەکانی خۆیان و مەنا بەرژەوەندەکانی خۆیان و بۆ هەم فشارهێنان بۆ نایارەکانیان یعنی عەرەبەکان بە سنیگەری ئەوش لە نەوعی وەهابیەکەی فشار دێنن بۆ ئێرانیەکان و ئێرانیەکان بە تەشەیع مسلح دەکەن و دەبینین ئەو نفوزەی کە ئێستا لە دنیای عەرەبدا و لە هەر جێگێکی کە شیعە هەیە ئەوان هەیەانە و دەتوانن کەڵکی لێوەرگرن هەم وەک خوڵایی استراتیژی کەڵکی لێوەردەگرن هەم وەک پاراستنی مەنافع کەڵکی لێوەردەگرن نقطەی سیامەکەی ئەوەیە کە بەرتەری نفوز و هژمونی لە مەنتەقەدا وەک عەرزم کردی من سێ بوعد و سێ دایمەنشنە ئیجازە نادات و ئەمە تاقی کراوەتەوە بەتایبەت لەگەڵ ئێرانیەکان تاقی کراوەتەوە ئێرانیەکان ئەو کاتە قسە لە پێکەوە ژیان دەکەن قسە لە هەیمەنە دەکەن و ئەم ڕێگا تاقی کراوەتەوە بۆ عەرەبەکان ناتوانن ئیتمینان بە ئێران بکەن تەنها حاڵەتێکی کە دەتوانن ئیتمینانی پێ بکەن ئەو حاڵەتەیەکە یا کەسێکی وەک ئەمریکا بیان پارێزێ یان بلۆکێکی خۆیانیان هەبێ کە بتوانرێن بپارێزن ئەوەش کە دەبینین کە ئێستا دەیانەوێت ئاشتیەکی نێو عەرەبی ساز بکەن ئەوە زۆرتر هەر لەو جەهەتەدا نایەنەوێ ئەو درز و قڵشانەی کە لە نێو خۆیاندا دروست بێ عەرەبەکان ئێران کەڵکی لەوەربگرێت بۆیە مەجبورن لەگەڵ قەتەریەکان
بسازێن قەتەریەکان قبولکەن و قەتەریەکانیش دەزانێن لە محیتی عەرەبی بچنە دەر بە زیانیان تەواو دەبێت بۆیە بەرەبەرە لە جەهەتی خۆپاراستن و دابینکردی بەرژەوەندە درێژخایەنەکانیان مەجبورن لەگەڵ یەکتری بسازن چون خەتەری گەورەتریان ئێرانە و لە درێژخایەندا تورکیش. لەگەڵ هەموو ئەمانەی کە جەناب لە ئاماژە پێکردن ینی فاکتەرێکی کەش هەیە کە پێویستە لەسەری بوەستین و قسەی لەسەر بکرێ قەتەر لە یەک کادا هاوپەیمانی کۆماری ئیسلامی ئێرانە وەکو جەمسەری شیعەگەرە لە ناوچەکەدا ئێران بە هەمان شێوە هاوپەیمانی تورکیاشە وەکو جەمسەری سونەگەرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەگەڵ ئەمانەشدا گەورەترین بنکەی سەربازی ئەمریکایی لە وڵاتی قەتەرە. قەتەر بەپێی ئەم هاوکێشەی کە ئاماژەم پێکرد یان دەتوانێت کاریگەری هەبێ بەسەر سیاسەتی ئەمریکا و ئەگەر و نەگەری ئەوەی ئەمریکا لە ئێران نزیک بێتەوە یا زیاتر دوور بکەوێتەوە. کار بەڵێن قەتەریەکان بۆ خۆشیان ئەم چاوەڕوانیان لە خۆیان هەیە و پێیان وایە دەتوانن ئەم دەورەیان هەبێ لە سەر سیاسەتی ئەمریکا بەڵام لە درێژای مێژوو بۆمان دەرکەوتووە لە لای ئامریکاییەکان زۆرتر قەتەر وەک عەمان ڕەنگێک بڕێک زیاتر لەوەش کە قەتەریەکان چون چاوەڕوانیان لە خۆیان هەیە بەڵام عەمانیەکان زۆرتر چاوەڕوانی وەسیلەیەک و دەورێکی دیپلۆماتیکیان لە پێکەوە سازان هەمیشە بۆ خۆیان داناوە بەڵام ئامریکایەکان قەتەر وەک ئەم ئامرازە چاوێ دەکەن پێیان خۆشە ئاوا بمێنێتەوە و لە پێکهاوردنی باڵانسی هێزی دنیای عەرەب و هێزەکانی دیکە لە ناوچەدا قەتەر بۆ کنترۆڵی دنیای عەرەب و فشارهێنان بۆ دنیای عەرەبیشە و کەڵکەی بۆ ئەمریکایەکان هەیە بۆی ئەمریکایەکان هەمیشە و بۆچوونیان هەبوو ویستویانە سیاست وڵاتەکان لە ئاستێکی چووکەتردا ڕاگرن بۆی هەمویان بە یەکتری باڵانس بکەن بۆی قەتەر ئەو دەورە بۆ خۆی قایلە بەڵام لە ڕاستیدا حجمی قەتەر هەم لە ڕووی جەمعیەتیەوە هەم لە ڕووی اقتصادیەوە هەم لە ڕووی نظامیەوە هەم لە ڕووی ئەوەی کە دۆستەکانی گوێڕایەڵی بن ئەو دەورەی ناداتێک کە بتوانێت ئەو دەور و نەخشەی هەبێ بەڵام دەتوانێت هەمیشە دەور و نەخشی وەسیع وەک عەرزم کردی وەک ئەمانیەکان بازی بکات. کاگەرش دەگەڕێمەوە لای جەنابەت ئەڵبەتە پێویستە ئاماژە بە ڕۆڵی ئەوروپاییەکانیش بکەین هەروەکو لە سەرەتای بەرنامەکەشدا کاکێرش ئاماژەی پێکرد ئەوروپاییەکان لەگەڵ ئەوەشدا کە بەرژەوەندی زۆریان هەیە لەگەڵ ئەمریکادا بەڵام ئەم زۆری بەرژەوەندیانە وای نەکردووە زەمینەیەکی هاوبەش دروست بێ لە ڕوانینی ئەوروپا و ئەمریکادا بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران. Honestly, it was a deal. The Iranians fulfilled their part of the بەڕاستی deal. ئەوەی هەیە ڕێکەوتنە ئێرانیەکان وابەستە بوون بە ڕێکەوتنەکەەوە تا ئەو کاتەی ئەمریکا کشایەوە و دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمیش ئەوەی پشتڕاست کردوێتەوە ئێرانیەکان وابەستە بوون تا ئەو کاتەی ئەمریکا کشایەوە و شیانەکانی بۆ جێبەجێکردنی وابەستەی بە ڕێکەوتنەکە لەناو برد. ئەوروپاییەکان زیانمەند بوون لەو سزایانەی کە ئەمریکا سەپاندونیەتە سەر کۆماری ئیسلامی ئێران و لە ئێستاشدا ڕوانینیان وایە تەنانەت هاتنی بایدنیش ئاسان نییە بتوانرێ ئەو ڕێکەوتنە ناوچەی کە پێشتر لە ساڵی 2015دا مۆرکرا بوو جارێکی تر بخرێتەوە بەرباس و لێکۆڵینەوە. The American sanctions were too powerful and too many. چونکە سەزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران زۆر قورس بوون و زۆریش بوون کۆمپانیەکانی یەکێتی ئەوروپا نەیان دەتوانی خۆیان بخەنە ژێر ئەو سەزایانەوە و ئیتر کارکردنیان لەگەڵ ئێراندا ڕاگرت سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا پەیمانی داوە کە ئەمریکا دەگەڕێتەوە بۆ ڕێکەوتنە ناوەکیەکە بەڵام ئەوە کارێکی ئاسان نابێت چونکە هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا ناڕازین ساڵی داهاتوو هەڵبژاردنە لە ئێراندا تەگەرە زۆرن لە بەردەم نۆژنکردنەوەی ڕێکەوتنەکەدا. هەندێک لە وڵاتانی ئەوروپاش بۆ نمونە ئەڵمانیا لەو بڕوایەدایە کە بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا پێویستی بە کاتێکی زیاترە بۆ هەڵسەنگاندن و بڕیاردان لەسەر ئایندەی سیاسەتی دەرەوەی خۆی بەرامبەر بە ئێران. سەبارەت بە ئێران پێم وایە زۆر گرنگ دەبێت ئەلبەت لەگەڵ بەهێند وەرگرتنی ڕێکەوتنە ناوەکیەکەدا دەرفەتێک بدرێت بە بەڕێوەبەرایەتی نوێ ئەمریکا تا بزانرێت چۆن کار دەکات و هەڵوێستی ئەمریکا چۆن دەبێت بۆ ئێمە زۆر گرنگە کە ئێران نابێت لە ئایندەدا ببێتە خاوەنچەکی ناوەکی. لە زۆر بۆنەدا کۆماری ئیسلامی ئێران وابەستەیی تەواوی خۆی دووبارە کردوێتەوە بۆ هەموو ڕێکەوتنەکان بەمەرجێک لایەنەکانی تری ئەو ڕێکەوتنەش وابەستە بن. هەمیشە گفتیم
کاری میکنیم که قابل بازگشت باشه. هەمیشە وتومانە ئێمە شتگەلێک دەکەین کە دەکرێت پێچەوانش بکرێنەوە لەوانەیە بە 10,000 سنتریفیوژ دەست پێ بکەین بەڵام هەر کاتێک ویستمان ئەوە دەتوانین لایەن بدەین دەشێت ئێستا لە کاردا بن بەڵام پاش 1 یان نیو کاتژمێری تر دەتوانین ڕایان بگرین. خاڵی دووەم ئەوەیە هەر کاتێک 5 ئەندامە هەمیشەیەکەی ئەنجومەنی ئاسایش و ئەڵمانیاش وابەستەیەکانی خۆیان بەجێگەیاند ئەوە ئێمەش دەگەڕینەوە بۆ وابەستەیەکانمان. کاکێرش وەکو کەمێ لەمە پێشاماژەم پێکرد بەرژەوەندیەکی زۆر لە بینی ئەمریکا و ئەوروپادا هەیە بەڵام لەسەر دۆسەی ئێران ناکۆکرد. بۆ پێم وایە هەم لە زمانی هیچ ئەو ڕێکەوتنەی کە کاتی خۆی پێکەوە لەگەڵ ئیدارەی ئۆباما لەگەڵ ئێران کردیان نەوعێک لە یەکدەستی و هاودەنگی نیشان دەدا بە تایبەت زۆرتر هاودەنگی ئەمریکایەکان لەگەڵ ئەوروپای نیشان دەدا. لە زمانی ترامپیشدا نیگەرانیەکانیان تقریبان هەر وەک ئیدارەی ترامپ بوو و ئێستاش دەبینین کە نیگەرانیەکانیان هەر بۆ نمونە ئەو لە چەند ڕۆژ پێشا ئەو پێشنیارە و ئەو ڕوانینەی کۆمیسیۆنی دەرەوەی پارلەمانی بریتانیا کە دەیەوێت سوپای پاسداران بخێتە نێو لیستی تروریستیەوە و ئەوروپایەکانیش پەیتا باسی کێشەی پرۆژە موشکیەکەی ئێرانیان کردووە و باسی دەستدرێژیکردن و کێشە سازکردنی ئێرانیان لە ناوچەکەدا کردووە کە چ دەرەنجامێکی بۆ ئەوروپایەکان دەبێ و باسی دەخاڵەتی نابەجێی ئێرانیان لە یەمەن لە سووریا لە هەموو جێگانە کردو بەتایبەت خودی ئەوروپا کێشەی بۆ ئەوروپایەکان ساز کردووە. لە نیگەرانیەکان و ترسەکاندا ئەوروپایەکان پەیتا هەر وەک ئەمریکایەکان بیریان کردوێتەوە بەڵام شێوەی چارەکردنی قەزیەکان وەک ئەمریکایەکانیان لە دیوە. لە حاڵی حاضردا ئێستا تقریبا لەگەڵ ئەو ئیدارەیە هاودەنگن و نیگەرانیەکانیان وەگارزم کردی هەر وەک نیگەرانی ئیدارەی پێشووە دەیانەوێت ئەمریکا لەگەڵ ئەمریکایەکان بە شێوەیەک ڕێگایەک ببینەوە ئێران بکێشنە سێر مێزی مذاکرە و پێیان وایە بە فشارهێنان بۆ ئێران دەکە ئەو کارە بکەن چونەوەی ئەو ڕێگایان لەگەڵ ئێران تاقی کردوێتەوە ئەو دیپلۆماسیەی کە بەردەوام هەوڵیان داوە شێوەی جۆرا و جۆرەکەی تاقیکردنەوە تا ئێران قەناعەت پێ بکەن و ئێران ڕازی بکەن دیوێنە کار ساز نییە. بۆیە لە حاڵی حاضر داوانش پێیان وایە دەبێت لە کوتەکەکە زۆرتر کە وەرگیری هەتا لە هەویجەکە بۆ ئێران بۆی بکێتە سەر مێزی مذاکرە. بۆیە کێشەی ئەوان لەگەڵ ئیدارەی پێشوو لە ئەسڵدا لەسەر ئەوە نەبوو کە ڕاستیا وەک دیمان زۆر جار کاردانەوەی دەبوو لە نێو لە پەیوەندی لەگەڵ ئێراندا. ئەو کێشەکەیان لەگەڵ ئیدارەی پێشوو لەسەر ئەوە بوو ئیدارەی پێشوو زۆر پشتی بەو هاوپەیمانیانەی کە لەگەڵ ئەوروپایەکان هەیەبوو و لەگەڵ ئەوروپایەکان حتا لەگەڵ بوونی خودی ئەوروپا کێشەی هەبوو ئیدارەی پێشوو. بۆیە بەردەوام دەمانبیست لە برێکزیتەوە بۆ هەموو ئەو دەنگە جیاوازانەی کە دەیویست ئەوروپا لێک هەڵبەشێنێتەوە ئەوان ئیدارەی پێش یا ئیدارەی ئێستا کە لە سەرکاریەشدا ماوە ئەو پشتیوانی دەکردن بۆ ئەوروپایەکان کێشیان لەم ڕوانینەدا هەبوو. بۆیە لەو بۆعدەی کە لە پەیوەندی لەگەڵ ئێراندا بوو هاوکاریان لەگەڵ ئەمریکایەکان نەدەکرد گەرچی وەگارزم کردی نیگەرانیەکان و ترسەکانیان هەر وەک ئەمریکایەکان. باشە بەڕای جەناب چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ئەوەی کە پێی دەگوترێ برگزێت ئەمە چەند کاریگەری دەبێت بەسەر سیاسەتی ئەوروپاوە و چەند کاریگەری دەبێت بەسەر ئەو جیاوازیانی کە لە نێوان ئەوروپا و ئەمریکادا هات. لە حاڵی حاضردا وەک دەبینین هەر لە ئەو هەڵوێستانەی لەو چەند ڕۆژەدا لە بریتانیا دیومانە بریتانیایەکان زۆر هەوڵ دەدەن بەتایبەت پێشووتریش هەوڵەکەیانەوە بوو لە برێکزیتدا هەوڵ بدەن شەریکی تجاری ئەوەڵیان بازرگانی ئەوەڵیان بکەنە ئەمریکایەکان و هەوڵیان دەدا جێگەی ئەوروپایەکان لەو ڕێگەوە پڕکەنەوە. لە حاڵی حاضریشدا بەهاتنی دموکراتەکان ئەوان هەوڵ دەدەن کە خۆیان بە شێوەیەک هەم لە ئاستی سیاسەتی دەرەکیدا و هەم لە پەیوەندی لەگەڵ مەسایلی تجاری و اقتصادیدا لەگەڵ ئەم ئیدارەیە زۆر ڕێککەن. هەوڵەکەشیان ئەوەیە ئامریکا لە داهاتوودا دەور و نەخشێکی باشتر بگێڕێ بۆ نزیککردنەوەیان لە ئەوروپایەکان وەک گەیشتنە ڕێکەوتنێکدا. بەڵام لە ئاستی سیاسەتی خارجیدا دوژمنە سەرەکیەکانی غەرب کە دەبێتە رووسیا و چین لە مەرحەلەی ئەوەڵدا لە ئەو کۆبوونەوەی ئەمنیەتی بەرلین پاردا دیمان کە چۆن هەردوو لایەن لە پەیوەندی لەگەڵ پێشرەفتی تەکنۆلۆژی و اقتصادی چین نیگەران بوون و ئێستا قسە لەوە دەکرێت کە غەرب بەیەکەوە بەتایبەت ئەم ئیدارەی بایدنا قسە لەوە دەکا کە گراند استراتیژیەکی وەک زەمانی شەڕی سار تەهیە بکرێ بۆ ئەوەی غەرب بەیەکەوە کە ئەرزشەکان و بایخەکانی وەگیەکە و بەرژەوەندەکانی وەگیەکە لە دیفاعکردن لە دموکراسی و ئازادی و دنیای ئازاددا یەکدەنگیەک پێک بێنێ. بە تەبیعەتی حاڵ ئەم یەکدەنگیە لایەنی ئەوڵی ئەوروپایەکان دەبن بۆ ئەم ئیدارەیە هەوڵێکی زۆر دەدا لە بینی بریتانیا و لە بینی
ئەوروپادا نەوعێک لە نزیکایەتی دروستکە کە قەرەبووی برێکزت بکاتەوە بۆی بتوانێت جارێکی دیکە وەک بلۆکێک عەمەڵ بکاوە مەنافعی خۆی پارێزەوە پێش مای بریتانیاکان لەو مایەدا بۆیان دەرکەوت کە ناتوانن ئەو ڕێگەی دامە بدەن و مەجبورن بەو شێوەیە بسازێن لەگەڵ ئەمریکا و ئەوروپا لەبەر خاتری پێکاوردنی ئەو بلۆکەی کە مەنافع دەپارێزێت. کاک هێرش ئەڵبەتە سیاسەتمەداری دێرینی ئەمریکایی هێنری کیسنجەر بەردەوام پرسیارێکیە بۆ کاتێک کە داهاتە سەر دۆسەی پەیوەندی نێوان ئەمریکا و ئەوروپا پرسیارەکەشیەوە بوو دەیگوت کاتێک کە دەمەوێت پەیوەندی بکەم بە ئەوروپاوە نازانم پەیوەندی بەکوێوە بکەم. هەر هەمان پرسیار دووبارە ئەکەینەوە بۆ دۆسەی ئێران بایدن پەیوەندی بەکوێوە بکا لە ئەوروپادا. بایدن لە پەیوەندی لەگەڵ لە داهاتوودا بۆەوەی لە ئەوروپا هاودەنگیەک پێک بێت جارە پێش هەموو شتێکی من پێم وایە ئەولەویەت بەو قسانەی کە بۆ خۆیان دەیڵێن دەدەنە دوو سێشت یەک دەیانەوێت ناتۆ یەکگرتووترکەن ئامانج و ئەهدافەکانی ڕوونترکەن و ئەو ڕوانینەی کە دەیانەوێت فشاریش بۆ تورکیە بێنن لەبەر ئەو ڕێکەوتنانە و ئەو چەکانەی کە کڕیوێتی لە رووسیا حکایەت لەو داستانە دەکات و ئەم ئیدارەیەش دروست هەر هەمان قسە دەکات کە دەبێت تورکیا و فشارانەی بۆ بێنە چون خەتەرە لەسەر ناتۆ بینی ترسە لەسەر ناتۆ ترسە لەسەر ئوروپا بۆیە ئەمە قسە لەوە دەکا کە لە داهاتوودا هەوڵ دەدرێت ناتۆ تەقویەت بێ زۆرتر بەڵام زۆریش تەبیعیە سەری ئوروپا لەو حاڵەتەدا دوو وڵاتە یەکێکی ئاڵمانە ئەوی دیکەی فەرانسەیە هەوڵ دەدرێت کە بە خوێندنەوەی هەردوو لا و هاودەنگکردنی هەردوو لا تقریبا هەردوویان ببنە وەک یەک دەنگی ئوروپایی دەرکەون کە هەم کارەکە بۆ ئەمریکا سەهلکاتەوە و هەم لە درێژخایەندا بۆ بلۆکەکە سەهلکاتەوە بۆی لە هەردوویان مخاتبی دەبن. کاگەرش ئەوروپایەکان چەندێک بەرچاویان ڕوونە لەوەی ئەگەر بێت و ڕێکەوتنە ناوچیەکە جارێکی کە ببوژێتەوە بە مانای بوژانەوەی سیاسەتەکانی ئێرانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە مانای ئەوەیە ئەو پاوەندخوازیانی کە ئێرانەی بووە پێشتر جارێکی تر دووبارە دەبنەوە. ئەوروپاییەکان لە مەترسی ئەو ڕەوشە دەزانن ئەگەر ئاوا بێ هیچ شتی تێدانێ ئەوروپایەکان لەو ماوەدا گەیشتونەوە قەناعەتە بەتایبەت بۆ خۆیان کە ڕێکەوتنەکەیان کرد بوو باسی ئەویان دەکرد کە ئەو ڕێکەوتنەی کە کردویانە یەکێک لە نەقسە گەورەکانی ئەوە بووە کە دەستدرێژیکردن و پەلهاویشتنی ئێرانی لە ئاستی ناوچەییدا و دەوری هەژمونێکی بۆ ئێران دابین کردووە و دواتر بۆیان دەرکەوت کەمە خەتەرە جدیەکەیەتی تۆ ئەگەر چاو لێ دەکەی خودی فەرانسەویەکان ماکرۆن لەو ماوەیەدا بە تەواوەتی دەرگیرە لەگەڵ دوو مەسەلە یەکێکی لبنانەوی دیکەی مەسەلەی سووریا و بێزافەی مەسەلەی لیبی لە هەر سێ و چوار داستانەکەیدا حکایەتدا دەستدرێژی ئێرانیەکان و نفوزی ئێرانیەکانە و خەتەری نفوزی ئێرانیەکانە گەرچی تورکیە ئێستا بەشێکێتی و حتا ئەو دۆستایەتی تورکیە و ئێرانیش بەشێکی بۆ دژایەتیکردنی ئەوروپایەکان بەتایبەت فەرانسەیە ئەمە پێمان دەڵێت کە ئەوروپایەکان گەیشتونەتە ئەو نەتیجەیەی کە قەبیبوونی ئێران و هەژمونی ئێران لە مەنتەقەدا نەک بۆ مەنافعی ئەوان بەڵکو بۆ ئەمنیەتی ئەوان ترسی هەیە و ئەمە دەرکەوت لەو ماوەیەدا ئەو مەسەلەی هجرەیە کە بەشداری بۆ ئوروپا هێنا مەسەلەی تروریزم و مەسەلەی داعش و بێزافەی ئەوە تووڕەکردنی دۆستەکانیان لە مەنتەقەدا و تەنگکردنەوەی مەیدانی مەنافعی اقتصادیان هەموو ئەمانە دەراویشتەکەی و هەتا لە مەوردی مەسەلەی هاتوچۆکردنی کەشتەکان لە ئاوە گەرمەکاندا هەموو ئەمانە داستانی ئەومان پێ دەڵێت کە ئوروپایەکان گەیشتونەتە ئەو نەتیجەیەی کە قەویبوونی ئێران لە مەنتەقە و خاوەن نفوذبوونی ئێران و محدود نەکردنەوەی ئەم نفوذ و هەژمونیە بۆ ئەوان نەک لەسەر مەنافعیان زەرر دروست دەکات بەڵکو لەسەر ئەمنیەتیان زەرر دروست دەکات بۆیە مەسەلەی ئێرانیەکان و محدودکردنەوەی ئێرانیەکان بۆ ئەوانی جسە کێشەیەکی زۆر جددیە کە پەیوەندی بە بەژەوەندی باڵای ئەمنیەتی و ملیەوە هەیە. کاکێرش سپاس دەکەم بۆ بەشداری لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا سپاس و پێزانینم. زۆر سپاس بۆ جەناب شتوماندوونە بی و زۆر خۆشحاڵ بووم کە لە بەرنامەکەتان بەشدار سپاس دەکەین. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستەکە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە و چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها هی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵی.